بەڵێ ئێستا ئێمە لە بنکەی دەنگدانی سێتاخانین لە خوێندنگەی هیوای سەرەتایی جالێرە مامەیەک و پورەیەک هەیە کە زۆر بەتەمەنن بەڵام لەگەڵەوەش هەر هاتوون دەنگی خۆیان بدەن با بزانین ئەمڕۆ مامە گیان باشی؟ باشم بە قوربان سەلامەت بی یاخوا تەمەنە چەندە؟ تەمەنم 33 ساڵە 33 ساڵ؟ 33 لا تمني موالدي 33 مواليدي 33 27 موالدي خوي 27 بەڵێ موالدي خوي 27 بابم بس لنفوس تقريبا ولا دقات نزيك 6 ساڵ ماشەڵڵا ماشەڵڵا کەواتە ئەبێ زەمەنی زۆر زۆر زوود بیر بێ وەڵاهی ئەو دەمەی کە چوین بۆ ئاوی ئاراز لەگەڵ منە لەگەڵ ئاوی ئاراز میوانی ماڵی اسماعیلا غەش کاک بووین بەبێشتەوە چوینە سەر ئاوی ئاراز لەوێ ئێمە گەڕاینەوە بەخۆ بە 300 کەسەوە داخلی رووسیە بوو ڕوس داخلی رووسیە بوو کۆماری مەهاباتت بیرە؟ کۆماڵی مەهابات قازی محەممەدی و مەلا مستەفا پێک وە ڕاوەستا بوون چوم دەستی هەردووکیانم ماس هیچێ ئەو کێ؟ خاسی محەممەدی و مەلا مستەفا ئەرێ وەڵا لەو کاتەوە تا ئێستا چەند جار دەنگت داوە؟ وڵی هەر ئەڵێ هەموو کات دەنگ دەدەیت؟ چۆن؟ ئەم ساڵیش هاتووی دەنگ بدەیت ئەزانی بۆچی دەنگت داوە؟ جارە شاتوم دەنگ بدەم بەو ئاخری عمریە ئەوە عمرەکەم ڕۆی جاگەرنیشم ئاساکەن خدا عفو بکە یا ڕەب هەزار جارگەردن ئازای بێتە من درێژەبی هیوات چییە؟ بۆچی دەنگت دا ئیمڕۆ؟ بۆچی والات گرنگ بوو بۆ شێوەیەش هەر بێ دەنگ بدەیت؟ بۆ پارتی دموکراتی کوردستان مەلا مستەفای بەر کاک مەسعود بۆ وانە دەنگمدا و ڕەبی خوددا لە ئێمەیان نەستێنی دەنگدانەکە ئاسان بوو پەنجەم و ڕوشتەکەت باش خوێندیەوە یەکسەر؟ پەنجەمۆرەکەمان ئاسان بوو ئەرێ وەڵایی چێ یارمەتی یای تا دەنگەکەت بدەیت؟ وڵی ئەز نەجات و سەباح و ئەوانە هەریان کردم جەماعەتی هینەکانی عەرزەکان ئەوانی شارمەتیان کردم ڕەبی خوددا عەملی درێ جلەکانیشت زۆر جوانە ئەمە دەستوری کوێیە؟ دەسووری کوێیە مەهاباتە خەڵکی مەهابادی؟ من بەڵێ؟ ناوەڵە خەچوی عێراقم بەس پێشمرگەی مەلا مستەفا بوو ئەی چۆن ناوە دەستوری مەهابادیت بەستووە؟ کاکەوانە بەستویانە کوڕەکان لە بەریان کردم کوڕەکان لە بەریان کردم ئەوانە دەستت خۆش بدایگەیان تۆش دەنگتدا؟ بەڵێ چۆن بوو بەو تەمەنەوە هەر هاتی دەنگ بدەیت پێت گرنگ بوو کە دەنگ بدەیت؟ وەڵا پێم گرنگ بوو پێم خۆش بوو بۆ کاک مەسعود بدەم خۆت خوێنەواریت هەیە؟ نەوەڵا هیچ نازانم خەت چییە ئەی چۆن دەنگتدا؟ دەنگمدا فکری خۆم هەیە فکرم هەیە سیقەت بە کوڕەکەتە بوو ئەوەی کاتەوێ بۆت بکە قسەیە وەڵا سیقەم پێیان هەیە ڕەبی ئەمریان درێژ بێ خۆیە خوا لە منیان نست هیوات چییە بۆچی دەنگتدا ینی هیوات چی ئەخوازیت بۆ خۆشی خۆم و بۆ ئەوەی کاک مەسعود و خۆشی کە سەر بگرێ کورد و کوردستان ئیشەڵا سەریش دەگرێ بە ئیزنی خدا و پێغەمبەر و حەزرەتی غەوث شاهی نەخشمند خوا و کوردستانەمان لێ تێک نەدا وەک قەزی محەممەدمان لێ نەیە دەست خۆش مەمەگیان کاک سەباح تۆ یارمەتیدان؟ بڵێ بڵێم یارمەتیمدان من لە خزمەتیاندامەوە چەند ساڵە من خزمەتی داک و بابی خۆم دەکەم هەموو کات چۆن ئەوە بۆ تەمەنەوە هەردێن ئێوە پێیان ئەڵێن وەرن دەنگ بدەن یا خۆیان ئەڵێن ئەمانەوە دەنگ بە خۆیان دێن دەنگ دەدەن ناوەڕە بە خۆیان حەسیان لێیە ئابام دەگۆ معاشەی لولومەیە دەی چمەقەکەی خۆم بدەمەوە ئەوی شەروەتە داکەم ئادی ئارێ وەڵا زۆر کەسێ هەردەنگ نادا بەڵام کەسانێکی وا بینی بۆ شێوێش هەموو کوردستان دەبی دەنگ بدا لە بۆی ئەتوو بەرامبەر بەغدا دەوەستیەوە یعنی کوردستان با سەرکەوێ هەمومان دەنگ بدەین ڕاوەستین بەرامبەر پەرلەمانی عێراق باشە سیقەیان پێتە کە ئەڵێ دەنگ بدە بەو کەسە و تۆ بۆیان دەدەیت چکە خۆیان بەخۆیان یاری کەس نیانتانێ بری بەخۆی دەگوت دەسام لۆچێ دەلوێ هاوار دەکەم دەگوت دەنگ دەدەمەرە وڵە دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵێ دەگەڕێمەوە لایەوە